ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە زیادبوونی ژمارەی فەرمانبەران و خەرجی موچە دەکەین لە ماوەی دەمانگی ڕابردوودا بە پشتبەستن بە ئاماری حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە بە پشتبەستن بەو ئامارانە لەو ماوەیەدا 18,000 موچەخۆر زیادی کردووە باز لە وردەکاریەکەی دەکەین. بەڵێ دیارە بەپی راپۆرتی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە لە 18 2023 بردومیان بۆ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و وەزیری دارایی هەرێمیش تێیدا بەشدار بوو دانیشتنێ کرا. ئەو کاتە و راپۆرتێک کە پێشکەش بە پەرلەمانی عێراق کرا تێیدا ژمارەی موچەخۆران بە 1,114,335 کەس دیاری کراوە. هەروە خەرجی موچە لە مانگی دەی 2023 کە ئاراستەی پەرلەمانی عێراق کرا بوو راپۆرتێک 913 ملیار و 623 ملیۆن و 64,000 دینار بووە کۆی خەرجی موچە. بەڵام لە ماوەی دوای دەمانگ بە پێی دوایین ڕاگەنراوی وەزارەتی دارایی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم ژمارەی موچەخۆران کە ڕاگەنراوە کە لە 24 هەشتی 2024 بڵاو کراوەتەوە ژمارەی موچەخۆران 1,132,967 موچەخۆرە. خەرجی موچە 956 ملیار و 876 ملیۆن دینارە. ئەگەر بەراوردێک بکەین لە مانگی دەی 2023 تاوەکو 24 هەشتی 2024 زیادبوونی ژمارەی فەرمانبەران 18,632 فەرمانبەر زیادی کردووە. بەڵێ واتە ژمارەی موچەخۆران لە 1,114,335 موچەخۆرەوە زیادی کردووە بۆ 1,132,967 واتە زیاتر لە 18,000 موچەخۆر لە ماوەی ئەو دەمانگە زیادی کردووە. خەرجی موچەش بە هەمان شێوە زیادی کردووە لە راپۆرتی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم کە لە مانگی دا ئامادە کرابوو. باز دەکە خەرجی موچە 913 ملیار دینارە. لە دوایین ڕووکردنەوەی وەزارەتی داراییشدا باز دەکە خەرجی موچە بەرز بۆتەوە بۆ 956 ملیار دینار. ئەمە جگە لەو بڕەپارەی کە پێویستە بۆ هاوتاکردنی خانەنشینان کەوەشی تێدا نیە. بەم شێوێش لە ماوەی دەمانگدا خەرجی موچە بە بڕی زیاتر لە 43 ملیار دینار زیادی کردووە. هەرچەندە خۆیان دەڵێن دامەزانی تازە نەکراوە بەڵام کە سەیری داتاکانی خۆیان دەکەن بە داتاکانی خۆیانە دەردەکەوێت کە لەو ماوەیەدا لە ماوەی دەمانگدا 18,000 فەرمانبەر زیادی کردووە. بەشێکی ئەو دامەزرانەیە کە لە زەمینیەکان پارتیویکێتی لە ئێستەشدا هەر بەردەوامە. بینە سەر ژمارەی خانەنشینانیش دیارە بە پێی راپۆرتێک کە لە مانگی داراستەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیان کردبوو باز دەکەن کە ژمارەی خانەنشینان لە هەرێم 245,105 کەسە و پێویستیان بە 119 ملیارە. بەڵام لە دوایین ڕاگەراوی حکومەتی ماوە بە سەرچوو لە مانگی حەوت باز دەکە کە ژمارەی خانەنشینان بەرز بۆتەوە بۆ 277,541 و کۆی موچەکەشان 122 میلیارد دینار. ئەمە جگەر لەوەی کە پێویستیان بە 54 میلیاری دیکەشەیە بۆ هاوتاکردن کە تاکو ئێستا عێراق ڕەزامەندی لەسەر نەداوە. واتە لە ماوەی ئەو 9 مانگەدا ژمارەی خانەنشینانی زیادی کردووە. 32,436 کەس خانەنشین کراون لە کاتێکە بە پێی ئاماری بەڕێوەبرایەتی خانەنشینی هەرێم پێشتر باسی لەو کردبوو ساڵانە 5,000 کەس لە هەرێم 5 بۆ 6,000 کەس خانەنشین دەکرێت. بەڵام دەبینین لە ماوەی 9 مانگدا ئەوانەی کە خانەنشین کراون ژمارەی خانەنشینان 32,000 کەس زیادی کردووە. بەڵەوەی کە بینیتان ئامارێک بوو سەبارەت بە زیادبوونی ژمارەی موچەخۆران لە ماوەی دەمانگدا کە زیاتر لە 18,000 موچەخۆر زیادی کردووە. بەخوای گەورەتان سپێری خواتان لەگەڵ.